سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خوێنکاران قوتابیانی عزیز لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی کۆلێژە ئەندازیاریەکان لە زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ ئەم ڤیدۆیە باسی ئەندازیاری سەرچاوەکانی ئاو بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین ئەم بەشە لە چەند پارێزگا و زانکۆی هەرێمی کوردستانە هەن کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل چەند بووە بۆی لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بەرچاوڕوون بین و بتوانین پڕکردنەوەیەکی جوانی فۆرمی زانکۆڵاین بکەین. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانش سوود لە کەناڵەکەمان ببینن و زەنگوڵەکەش لە یاد مەکەن ئاکتیڤی بکەن بۆ ئەوەی هەر ڤیدیۆیەکی نوێمان هەبوو ئاگادارتان بکاتەوە بە هیوای سەرکەوتنی ئێوەی خۆشەویست.